بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە خزمەت زنجیرە بابەتی ئومەویەکان دەوڵەتێک بۆ خزمەتی ئیسلام ژیان بەسەر ئەبێن. دیارە گەیشتنە وەفاتی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان و بە ویسایە و بە بەیعەت وەرگرتن لە دوای خۆی بۆ کوڕەکانی وەلیدی کوڕی عەبدولمەلیک ئەبێتە خەلیفەی موسڵمانان. وەلید لە ساڵی 46 یا ساڵی 50 لەدایک بووە، 50 کۆچی. لە ساڵی 86 وەلیدی کوڕ عەبدولمەلیک خلافەتی بەدەست هێناوە تا عمری 36 ساڵ بۆ کاتێکەوە خەلیفەی موسڵمانان و 10 ساڵیش خلافەتی موسڵمانانی کردووە. لە 96 کۆچی وەفاتی کردووە. دیارە وەلید یەکێکە لەو پیاوانەی لە بەنی ئومەیە کە خوای گەورە کوڕی زۆر پێ عەتا کردووە. لە هەندێک ڕیوایەتە 18 کوڕ، لە هەندێک ڕیوایەتە 19 کوڕی هەبووە. بارزترینی خێزانەکانی بریتیە لە ئومولبەنین، دایکی کوڕەکان. ئومولبەنین ئەکاتە خوشکی عومەری کوڕی عەبدولعەزیز. ئومولبەنین ئافرەتێکی زۆر گەورە بووە، زۆر بە شەهامەت بووە، زۆر باسی شەجاعەت و سەخاوەت و کارە گەورەکانی لە جیهانی ئیسلامیە و خزمەتکردنی ئەهلی قورئان و فوقەها و وەڵحاڵ بابەتێکی خۆی سەربەخۆیە کە ئەکاتە خێزانی وەلید. گرنگە ئێمە ئەزانین خەلیفەی شەشەم بریتیە لە وەلیدی کوڕ عەبدولمەلیک لە ئومەویەکانە. ئەم خەلیفەیە 10 ساڵ خلافەتی کردو. لە زەمەنی ئەمانە شەڕ و شۆڕ لەناو دەوڵەتی ئیسلامیە نەمابوو، چونکە لە زەمانی عەبدولمەلیکە گەورەترین دوژمنەکان هەمویان تیا چوو بوون، بە تایبەتی خەواریج کە سەرسەختترینی ئەو گروپانە بوون کە لەگەڵ دەوڵەتی ئیسلامیە بەرهەڵدکاریان ئەکرد لە زەمەنی عەبدولمەلیکە تەواو بوون و شپرزی کردبوون. وەیە کاتێک کە وەلید دێت زەمەنێکی نوێ بۆ دەوڵەتی ئومەویەکان دەست پێ ئەکا. طبعاً ئەگەر تۆ شەڕ و شۆڕت نەبێ و کێشەی داخلیت نەبێ ئەوانە بیر لە تەوسیعەی دەوڵەتەکە ئەکەیتەوە. ئەوانیش فعلاً وەلید تەوسیعەی دەوڵەتەکە لە جیهادکردن لە بەرامبەر بە ڕۆم، لە بەرامبەر بە با بڵێن لە مەشریقی ئیسلامیەوە بۆ سیند و هند و دواتر بەرەو سین و لە زمانی هیشامی برایە. وەلحاڵ کۆمەڵە قائیدی زۆر بارز لەوانە قوتەیبەی کوڕی موسلیم و محەممەدی کوڕی قاسم و ئەمانەش هەمووی لە زەمەنی ئەوە هەر خەریکی جەنگ و جیهات و فتوحاتن، و موسای کوڕی نەسیر و لایکترەوە تاریقی کوڕی زیاد و ئەمانە هەر هەمویان هەر یەکە لە جەبهەی خۆیانەوە. حتا زۆرێک پیان وایە کە هەموو ئەفریقیا بە مەغریبیشەوە لە زمانی ئەمە بە تەواوی ئیتر سەیطرەی کرا بەسەرا و خەڵکێکی زۆر لەو زەمەنا موسڵمان بواتە ناو دائیرەی دینەوە. کۆمەڵی مهمەی کاری ئەم پیاوە، یعنی کۆمەڵی ئیشی زۆر گەورەی کردووە. یەکەم لە زەمەنی ئەمە ئیعماری بنا و بیناسازی جوان جوان دەستی پێکرد. طبعاً ئەم بیناسازیە پێشتر نەبوو، سادە بوو، زۆر ماڵی موسڵمانان زۆر بە سادەی بەوانە، بەڵام لە زەمەنی وەلیدە ئەم کارە گەورە گەورانەی ئەکرد و تەوسیعی بە مزگەوتی پێغەمبەر کرد صلی الله علیه وسلم لەسەر مەسەلەی تەوسیعی مزگەوت. طبعاً لە زمانی ئەوە عومەری کوڕی عەبدولعەزیز ئەمیری مەدینە بوو. بۆیە لەم زەمانە هەر بڕیاراتێکی وەلید کە ئەڕۆشت ڕاستەوخۆ عومەری کوڕی عەبدولعەزیز وەری ئەگرت و هەوڵی ئەدا فوقەهای مەدینە کە لەو زەمانەی ئەوە دەکەس بوون کۆی ئەکردنەوە بڕیاریان لەسەر ئەدا. بۆیە لە مەسەلەی دیارە ئەمیری مەدینە لەو کاتە عومەری کوڕی عەبدولعەزیزە کاتێک کە وەلید بڕیاریەوە ئەدا کە مزگەوتەکە تعمیر بکاتەوە و تەوسیعی بداتەوە، گەورەی بکا و حجوڕاتی خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمووی ئەکەوێتە سەر مزگەوت. لێرە معارەزە دروسە بێ بەرامبەر بە وەلید کە فوقەهای عەشەرە نامەیەک ئەنووسێت و عومەری کوڕی عەبدولعەزیز ئەفەرمێ فوقەهای عەشەرە هەر دەیان متفقن لەسەرەوەی نابێ ئەم کارە بکرێت، بە تایبەتیش حوجرەی عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. بۆ لەبەر ئەو هۆکارەی کە 3 قبر لەناو حوجرەی عائیشە هەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، هەم پێغەمبەریان صلی الله علیه وسلم، هەم ئیمامی ئەبوبەکر، هەم ئیمامی عومەر، هەر سێکیان. بۆیە لێرە
خلافێک دروسە بێ بەڵام زەختێکی زۆری وەلید و محاولەکردنی عومەری کوڕی عەبدولعەزیز قەناعەتیان پێ ئەکا لەوەی کە بە شێوازێک وەکو ئیمامی نەووی باسی ئەکا ئەم حوجرانە زیادکەن بەڵام بە شێوازێکی وا هیچ کەسێک لە ئەو مزگەوتە ڕوو نەکاتە ئەو حوجرانە بۆ نوێژکردن بۆیە زۆر کات ئەکرێتە دلیل لەسەر ئەوەی ئەڵێن خۆ پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم لە چەند فەرمایشتێکان نەهی کردو لەوەی کە فەرمێن لعنەتی خوا لە یەهود و نەسارا بێ کە مزگەوتەکان یا قبری پێغەمبەران ئەکەنە مزگەوت یا لە چەند ڕواتێکا فەرمێن نەهیتان لێ ئەەکەم لەوە ئەی چۆن قبری خۆی خراوەتە ناو مزگەوتەوە طبعاً بە شێوازێک ئەفەرمێ ئیمامی نەووی تەرتیبیان کرد کە وەڵامێکە بۆ ئەوە ئەفەرمێ کە ئەم قبرانە هیچ کەسێک ڕوویان تێ نەکا بۆ نوێژکردن حتى إمام النووي أفرمي لدواء أو كس قبر كان بيغمري صلى الله عليه وسلم لحجرة عائشة النبي نراوة شو أفرمي بهر شوار لا يصبي جورة كرا بأستيكي زور برز كقبر كان بهيش وازك ديار نبن ويتوسعي مزجود ألو طرفه ودسي في كله هموان دواتر هات نسرة وقناعتي ما دام أم شوار دوريان بوش واز اللي كردوه قبوليان كردوه إن جا دواتر لمسألة أو جيشتني أو بهموش فينك أما يكل فكرة كاني وليد كجواز لباوك عبد الملك كريم مروان أم كاريجة بجي كردوه حتى لنا مدينة فواري دروس كربو يا كمين جار كنزيك مزجوتي بيغمر صلى الله عليه وسلم فواري دروس كربو أو أشوب أسمانا خلق زور تعجب يعني أما كسيريان أكرت يكي يشتل كاركاني كلدمشق جبجي كردوه مزجوتي أموية ألم رجعنا زور لكنالا كانوا وأنا باسي مزجوتي أموي أو أنا كرا لراسيا مزجوتي أموي كالتحفة كان لو زمني ككرا وهتا است يكي لو بابلين تشنشتي لنا ودمشق كوكو تحفة كي زور جورا ماونته كلا زباني وليدي كوري عبد الملك كراوة أفرمكاتي كدسي كربم كارا يكم جار طبعا أو شويني كاستا مزجوتي أموية أو معبدي كل دانيا كان بو بيشتر دواتر بوتا كنيسة بو نصارى كان دواتر وليد ايكريتوا باريكي زور أداب أهلي كنيسة وأنا تاوكو قبولي أكن كليان أكره بويش قبولي أكن بيان وايا هركز دسكاري أو كنيسة بكاش شهته به ويكاتك وليد أيوبيت أم كارا قورب كات خلقي زور كو أكاتو والله أم شوينا أولي أكم يكي لقسيسة كان بدزي قسيسة كان يترويات بي علي أي وليد شتێک هاتووە لە کتابی ئێمە بێ ئاگاد لێبێ هەر کەس دەستکاری ئەم شوێنەکە شێتە بێ ئەمانەش بۆیە پێیان فرۆشتی لە پێناوی ئەوە ئەوژە فەرمێ من دیشێکم لەو کەسانەی أحب أن أجن في سبيل الله حەزەکەم لە پێناوی خۆی هەر شێت بم یان شێت بکرێم ئەفەرمێ دەستی پێ کرد بە یەکەم کەس کە ئەو شوێنە دەستی کرد بە ڕوخانی وەلید خۆیەتی اینجا دوای ئەمیرەکان و گەورەکان و دواتر وردەوە وەستا و ئەوان دەستیان پێ کرد شتێکی تحفەی زۆر گەورە بەڵام پارەیەکی زۆری تیا سەرفەکرا الليرة طبعا خلقي دمشق مقول لنواني دروز بكوتيان باري بيت المال بزايا أروى همو إلى بنا ولما ناصر فكريه وليد يكون عبد الملكيش أفرموتيان الصلاة جامعة طبعا لزمان كان بيشتري هركات شويني كي برزة ويان هاوار كرابي الصلاة جامعة خلق كوبوتو خلقي دمشق كوبو نوا رويتيا كردن فرموي هو خلقي دمشق أو أمر كم بوي أو خزاني كهما بهن بشاني أوي بدم بزن أموالي بيت المال شنك طبعا أفرمكاتي كم مال وسروت سامان دهاتكين هنا عمري كوري مهاجر أو كاتب برسي بيت المال أبي أفرمك وتي بس ألتون بينن بس بشي صالحيش الله أول ده ألتون برزو خلك أمبر أبر يشان أبيني وكو قردولكي شيلهات فرمو أي خلقي دمشق دولتي مسلمان هر هموي أجر 16 سال باج و جهاد و غنيمة و حشتكم وني بشتانك أو اندشتم كوكولتو بشي 16 سال ريكي أمولاتا أكا بوي اللي مقرن دسم كنوا أي أهل دمشق بيشتر خلق أجر هاتبت لا إيوه وتوانا أتشينا دمشق هوايكي زور باكي هي أو كشي زور سازگاره وفاكي هو بروبومي زور جوانا وحمامكان وشويني خوشوردنيشي زور تايبته طبعا حتى اساش حمام كونا قديم كان لانه دمشق ماونته كلتحفيكي فني معماري زور عجائب دروس كراون كباغريكي زور كم قرم ابن هرهمويان وانواع شوينيتي حتى شوين قاوه خوار زور جواز لوي كاستهيا شوازي او حمام قشتيانه مشهور ولا همو جهانا
کە لە هەموو جیهانە سەرنجی خەڵکی ڕاکێشاوە کە لە دیمەشق و حەمامانە هەیە فەرمووی ئەوە چوار شتان هەیە من پێنجەمتان بۆ دروستەکە ئەبێ لەمە دو خەڵک بڵێن مزگەوتەکەی ناو دیمەشق لە هەمویان مەشهورتر و جوانتر بێ طبعا فعلا لە ڕووی ئەعمارەوە کارێکی زۆر عجیبی دروست کرد کە لە دوای ئەوە هەرچ کەس هاتبێ ئیلا سەیری کارەکەی وەلیدی کردووە لە سەر سوڕمان بەو کارەی ئەو بۆ شێوازەی کە تەرتیبی کردووە تا ئێستش لە زەمەنی وەلیدا بۆ یەکەمین جار لە جیهانە بیمارستان دروست کرا خەستەخانە هیچ شوێنێک نەبووە پێش وەلید بیری لەوە کردبێتەوە کە شوێنەکە بێ نەخۆشی تیا بمێنێتەوە باسی ئەوە کرێ لە زەمەنی سەیدنا معاویە هەندێک شوێنی تەخسیص کردبوو ئەم شوێنانە بەڵام نەخۆشەکان تیان نەئەمانەوە عیلاجەکران و ئەڕۆشتن وەکو مستەشفا شوێنی مانەوە و شوێنی بیمارستان یەکەمین جار لە زمانی ئەوە لە ساڵی 1970 یەکەمین شوێنی دروست کرد لەناو دیمەشقا ئەو کەسانەی کە تووشی نەخۆشی گولی و گەڕی ئەبوون لەوێ دایئەنان بۆی تێکەڵی خەڵک نەبن طبعا ئەم کارەی سەرەتای کارێکی زۆر سەیر بوو چونکە لە جیهان پێ ئاشنا نەبوون دواتر لە هەموو جیهانە لە دوای وەلیدەوە هەر گەورەیەک هاتبێ ئیلا بیمارستانی خۆی دروست کردەوە بە ناوی خۆیەوە هەمووشی ئەمە لەسەر وەقف بووە طبعا لە دەوڵەتی موسڵمانانە زۆرێک لە بابەتە خزمەت گوزاریەکان لە وەقفی موسڵمانان ئەچێ بەڕێوە نەک بەیتولماڵی موسڵمانان ئەم دووشتە زۆر جیاوازە ئێستا ئێمە لەوە چێ نەزەرمان وایە بڵێن ئەگەر دەوڵەتێکی موسڵمانی متەکامیل وەکو جاران دروست ببێ ئەبێ چەند وەزارەتی هەبێ کەمترین ڕێژە وەزارەتیە چونکە وەزارەتی ئەوقاف وەزارەتی سەحە و وەزارەتی کۆمەڵایەتی و ئیجتیماعیات و زۆرێک لە وەزارەتی خەدەمیەکان هەمووی ئەوقافەی بە بەڕێوە خەڵکی موسڵمان پارەی خۆی ئەخاتە ناو ئەم خەیرانەوە چونکە ئەزانێ ئەمێنێتەوە بۆیە هەموو ئەو بیمارستانانەی کە کراوە و هەموو ئەو مەساریفانەی کە کراوە لە زەمەنی با بڵێن پێشترە لە زەمەنی دەوڵەتی موسڵمانانە و لە زەمەنی خەلیفەکانە هەر هەموو ئەمانە سێرەکەی لەسەر وەقفی موسڵمانان ڕۆشتە و تارێکم بە درێژی هەیە باسی نەخۆشخانەکانم هەر هەموو کردووە هەر لە مەغریبەوە لە دیمەشقەوە لە بەغداوە ئەنواعیان کاریان ئیشیان حتا بابەتی فەکاهەی مەریض کە نەخۆشێک ئەگەر بێت و لە دوای نەخۆشیەکەی بۆی کاسبینەکە چەند ڕۆژێک پارەی دراوەتە بۆی چەند ڕۆژە کاسبینەکاتەوەکو تاوەتەوە لە نەخۆشیەکە نەجاتی ئەبێ وەها زۆر بابەتی تر لەو بابەتانەکە بە درێژی لە وتارێکە لە یوتیوب ئەوانە هەیە کە باسم کردو بە تەفسیل لە باسی هەستانەوەی ئومەتی ئیسلامی حەضارەتی ئیسلامی لێرە نامەوێت بچمەوە سەر ئەو باسانە بەڵام ئەمەوێت ئیشارەت لەسەر ئەو بدەم کە وەلیدی کوڕی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان کە ئێستا ئێمە باسی ئەکەین لە دەوڵەتی ئومەویەکانە یەکەمین کەسێکە کە بیمارستانی دروست کرد بۆ مەجزومین بۆ کەسانەی کە تووشی گولی و گەڕی هاتوون بەڵام دواتر وردە گەشەی کرد بۆ نەخۆشی تریش مانەوەی نەخۆشی تر و هەکەدا یەکەمین کەسێکە کە دیوانێکی تایبەتی دروست کرد بۆ محتاجەکان طبعا لە زمانی وەلیدی کوڕ عەبدولمەلیکە حرام کرا هیچ کەسێ سوالکرد نەما کۆنتڕۆڵی بابەتی سوال کرا دەوڵەت بەرپرس بوو لە هەموو کەسێکەوە فەقیرە و هەژارە ئەبێ هاوکاری بکرێ بۆیە ڕزقی تایبەتی دانا بۆ ئەو کەسانەی کە ضعیفن فەقیرن حتى لە زمانی ئەوە هەر کەسێک لە ماڵەوە ئەگەر توانای کاری نەئەمە ئیلا خادمێکی بۆ ئەگەر کە خزمەتیکە هەر کەسێکیش کە کۆرە و کوێر بواە ئیلا قائیدێکی بۆ ئەگەر کە دەستی بگرێت و چاوڕۆشنی بکە ئەمە بوو بە حاڵەتێکی گەورە لە ئاستی عالەمی ئیسلامی و جیهانی ئیسلامیە کە هیچ کەسێک دانە ئەمە وەلەو پیر بێ وەلەو کوێر بێ و نابینابێ بابەتی ڕێگای زۆر گوێ پێدا هیچ خەلیفێک نییە وەکو ئەو بە ئەندازی ئەو گرنگی بە ڕێگەدا بێ ئەم لە ڕێگاکانیە تەنها ئەوە نەبوو ڕێگاکان چاکە یەکەم ڕێگاکانی چاک کردو دووەم هەر بینە لەسەر ڕێگاکان بیری لێداوە بۆی خەڵک کە بە ڕێگاکانە ئەڕوا توونەتی ڕووی تێنەکە هەر بینەشدار و ضیافەی داناوە لەسەر ئەو ڕێگانە کاروانچیەکان کە ڕۆشتون هەمیشە شوێنەکە بۆ کەتیای لا بدەن و ئیسراحەتکەن و خواردن بخۆن بۆیە لەو زەمەنە حرەکەی تیجارە زۆر بەخۆتە حرەکەی حەج زۆر بەخۆت زۆر خەڵک چوو بۆ حەج چونکە هەموو ڕێگەکانی حەجی زۆر بە ئاسانی هەم ئەمن و ئەمان هەمیش کەسەکە هیچ خەمی لەوەی نەبوو کە برسی بێ یا توونی بێ لە ڕێگاکانە هەمووی تەرتیب کرابوو حتا لە هەندێک شوێنە سێبەری زۆر تایبەت کرابوو بۆ ئەوی لا بدەن وەلیدی کوڕی عەبدولمەلیک یەکێکە لەو خەلیفانەی کە مەشهورە بەوەی کە 3 ڕۆژ جارێ قورئانی ختم کردو هەموو ڕۆژ دەست و قورئانی خوێندو طبعا وەلیدی کوڕی عەبدولمەلیک یەکێکە لە محبی قورئان هەر چۆن پێشتر لە عەبدولمەلیکی کوڕی مەڕوانە باسم کرد کە چۆن عەبدولمەلیکی کوڕی مەڕوان پێش ئەوەی بێتە خەلیفە چ کەسێک بووە کە ئەیانوت کانە سەوامەن و قەوامە ڕۆژەکان بە ڕۆژ و شەوەکانیش ئەهلی شەو نوێژ و ئەهلی قورئان و یەکێک بوو لە فوقهای ئەربعین و مەدینە والحاڵ
ئەم عائیلە لەم حاڵەتەیانە زۆر قەوی بەهێزن بۆیە مەسئلەی گرنگیدان بە قورئان لە زمانی وەلیدا گەیشتە قیممە حتا زۆر کات ئەگەر کەسێک کێشە و موسیبەتێکی هەبوایە وەلید کاتێکە حسەی ئەدایە بە پێی ئەو قورئانەی کە ئیزانێ ئیدایە بۆی خەڵک هەر هەمووی محاولەیە کرد فێری قورئان بێ لە خزمەتی قورئانا بێ زۆر هەوڵیان ئەدا حتا جارێک یەکێ لە خزبەکانی تەڵەبی کرد لە بەنی مەخزوم وتی قەرزارم قەرزەکەم بۆ بدرەوە ئێمە خزمەتیمان فەرمووی هیچ لە قورئان ئەزانی وتی والله هیچ نازانم وتی دێ قەرزەکەت بۆ نادەمەوە تا فێری قورئانە بێ قورئان فێر بۆ قەرزەکەت بۆ دراوەتەوە یەکێکتر لە خزمەکانی هەستا عوثمانی کوڕی یەزیدی کوڕی خالید وتی من زۆر قەرزارم وتی قورئان ئەزانی وتی بەڵێ لەبەرمە چەند ئاەتێکی لە سورەتی تەوبە و لە سورەتی ئەنفال و ئەوان لێ پرسی کە ئیمتیحانی کرد زانی اینجا بڕیاریدا لەسەرەوەی کە قەرزەکانی بۆ بداتەوە عەبدولمەلیکی وەلیدی کوڕی عەبدولمەلیک هەندێک صفاتی زۆر باریز و بەهێزیە یەکێک لە صفاتەکان ئەڵێ والله قەت تەسەورم نەکردووە کە پیاو نزیکی پیاو کەوێتەوە لە کاری لیواڵتە ئەڵێ ئەمە لە صنعی ئینسانیەت نییە ئەڵێ ئیلا کاتێکە لە قورئانە بینیم کە خوای گەورە جل جلاله باسی قومی لوطەکە اینجا هەستم کرد ممکنە لە ئینسانە غەڵەتێکی ئەوە ڕوو بدا کە غەڵەتێکی زۆر شەنیع و فەضیعە وەلیدی کوڕی عەبدولمەلیک ئەم خزمەتانەی کردووە لە پەنای ئەم خزمەتانە یەکێک لە کارە زۆر گرنگەکانی ئەوەیە مەسەلەی عەتیەی زیاد کرد لە زەمانەکانی ترا عەتیە چەندێک بوو دوو قات عەتیە بەرز بوویەوە عەتیە طبعا لە دەوڵەتی موسڵمانە وەکو مەعاشی ئەمڕۆیە بەڵام مەعاشێکە بۆ هەموو کەس نەک تەنها مەسەن کار بەدەستانی دەوڵەت بۆیە پێی ئەوترێ عەتیە چونکە ساڵانە ئەدرا هەموو ساڵێک یەک جار عەتیە تەوزیع ئەکرا لە زمانی وەلیدی کوڕی عەبدولمەلیکە چیرۆک و داستانی سەخاوەتی عەبدولمەلیک زۆر زۆرە و چیرۆک و داستانی فتوحاتەکانی زۆر گەورەیە و باسەکانی زۆرە میوانداریەکانی هاوێنەی عوڕوەی کوڕی زوبەیری کوڕی عەوام کاتێک هەیە بۆ لای طبعا عوڕوە کە دێت مەشهورە لەوەی کە قاچێکی لەدەست ئەدا لە ڕێیە دواتریش لە لای وەلید ئەبێ یەکێک لە وڵاخەکان لەقەیەک لە مناڵێکی ئەدا ئەیکوژێ ئەفەرمێ خەڵک زۆر هەوڵیان ئەدا و ئارامی کەنەوە و سەبری بدەنێ فەرمووی واللهی لە هەموو کەس زیاتر چەند کەلیماتێکم پێخۆش بوو کە پێم ئەوترا لەو کاتە یەکێک لەوانە کە مامم پێوتم ڕۆڵە خوا جەزا باتەوە لەوەی کە خوا قاچێکی لێ سندویت و 4 پەلت هەبووە 3 پەل هێشتا هێشتویتەوە سوپاسی خواگەن لەسەر ئەو 3 پەلە کە ماوە خوا کوڕێکی بردویتەوە چەندین کوڕی هێشتا هێشتویتەوە بۆیە من تەعزیەباری لێ ناکەم کە لەمانەی کە ڕۆشتووە سوپاسگوزاریت ئەهێنمەوە پێشچاو لەوانەی کە ماوە خوای گەورە پێ عەتا کردووی و زۆرێکتر لەو گەورە پیاوانە کە دێن لە خزمەتی وەلیدی کوڕی عەبدولمەلیکە ئەمێننەوە و ئەو خزمەتە گەورانەی کە ئەیان کرێ بەڵام یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە ئەوەیە کە وەلیدی کوڕی عەبدولمەلیک زۆر خزمەتی حەجاجی کردووە حەجاجی کوڕی یوسفی ثەقەفی یەکێکە لەو کەسانەی کە عەبدولمەلیک زۆر وەسەتی بۆ کرد کە ئاگاد لێی بێ و ئەویش هەوڵێکی زۆر گەورەی ئەدا بۆ تەرسیخی زیاتری حەجاجی کوڕی یوسفی ثەقەفی بۆیە لەو زەمانە ئەو ئەمیر و خەلیفانەی ئەو ئەمیر و گەورانەی کە حەجاج دائنا بە هیچ شێوازی دەستی نەهێنایە ڕێگەی حەجاج بۆیە حەجاج زۆر پشت ئەستور بوو بۆیە ئەو هێزە بە هێزەی خست بۆ سەر مەشریق هەتا وەکو نزیکی با بڵێن مەنتیقەی سین بوونەوە کە دواتر لە باسی هیشامی برایە باسی ئەکەین کە ئەگەنە ئەو مەنتیقانەوە بۆیە ئەم پاڵەوانانەی کە لەم زەمانە کە عەرزم کردن لە سەرەتاوە جیهاد ئەکەن جیهادێکی زۆر گەورە ئەکەن هەموو جیهان هەوڵ ئەدەن ببەن بەڕێوە حتا مەلیکی سین تەهدیدیان ئەکا بەوەی کە ئەڵێ بگەڕێنەوە جێشێکتان بۆ ئەنێرم جیاواز لەوەی کە ئێوە تەسەورتان کردووە ئێوە چین تا بەرامبەر بە سین بجەنگن بۆیە قوتەیبە نامەیەکی بۆ ئەنێرێتەوە و پێی ئەڵێ وا نەزانی ئەو کەسێک کە گەیشتوتە کەناری سین هەل لە کەناری سینە هەبێ ئێمە لە شوێنی زەیتونەوە واتە لە فەلەستینەوە حتا وەکو لای تۆ هاتوین ئەوە ئاسان نییە کە تۆ بتوانین ئێمە بگێڕیتەوە و ئێمە قەومێکی نەهاتوین بۆی بژین هەر یەکەمان هاتوین تەمەنای ئەوەکەین ئەو لەحزەیە کە شەهید دەبین و ئەڕێن بۆیە مەجبور ئەبێ مەلیکی سین لەو کاتە باج ئەدا بمان باجی ساڵانە ئەدا سەرانە ئەدا هەتاوەکو جەنگی لەگەڵا بەرپا نەکرێ هێزی ئومەتی ئیسلامی لە ئاستێکی زۆر بەرزی بەو شێوازە لە کۆتاییەکانی عومریە طبعا عەبدولمەلیکی کوڕی مەڕوان وەسەتی کرد لە وەسیەتەکەی وتی وەلید لە دوای خۆم خەلیفە بێ و بەیعەتی لە خەڵک سن و بەیعەتی لە خەڵک سن لە دوای وەلید سولەیمانی کوڕی بێتە خەلیفە
ولید لە ئەواخیر عمریە ڕێی گۆڕا بۆی عەبدولعەزیزی برای بکاتە خەلیفە. هەوڵیدا زۆر هەوڵیدا کە هیشام قەناعەت پێ بکە، هیشام قەناعەتی نەکرد. دواتر کە هیشام قەناعەتی نەکرد گرفتی بۆ دروست بوو. هەندێک لە قائیدەکان مشارەکەیان کرد و تەئیدیان کرد، هەندێک تەئیدیان نەکرد. ئەوانەی کە تەئیدیان کرد دواتر هەر هەمویان لە زمانی هیشامە، لە زمانی سولەیمانی برایە هەر هەمویان تووشی کێشە ئەبن. ئەوانەشیان کەوا تەئیدی فکرەکەی با بڵێن وەلیدیان نەکرد، هەر هەمویان ئەبن دەسڕاستی سولەیمان لە دوای خۆی. جا ئەفەرمێ کاتێکە ئەم حاڵەتە بەسەریانە تێپەڕ، یەکێک لەو کەسانەی کە زۆر زۆر دیفاعی کردوتی ئەی گەورەی ئیمانداران، ئەی وەلید، بە هیچ شێوازێک ئێمە نابێ بەیعەتمان لە زمانی عەبدولمەلیکە داوە بە کەسێک ناتوانین بەیعەتە هەڵوەشێنەوە ئیلا مەگەر بە اختیاری خۆی وازی لێبن. ئیلحاحی کردەوە لەسەر ئەوە، بریتی و لە عومەری کوڕی عەبدولعەزیز. بۆیەش عومەری کوڕی عەبدولعەزیز مەکانەتێکی زۆر گەورەی وەرگردووە ئەوە. طبعا عومەری کوڕی عەبدولعەزیز ئەکاتە خاڵی مناڵەکانی وەلید، بەڵام لە هەموو حاڵەتەکانە ئەمەی کە عەرستانەکەم زەمەنی خەلیفەیەکە و حەز ئەکا کوڕەکەی خۆی لە دوای خۆی بمێنێتەوە و ئەو جیهان بەرێ بەڕێوە. بەڵام دار و دەستەکانی بەتایبەتی عومەری کوڕی عەبدولعەزیز زۆر بەرهەڵسکارێکی گەورە ئەبێ، قبوڵی ئەوە ناکە کە تووشی ئەو گوناهە ببن. بۆیە لە کۆتاییەکانی عومریە وەلید داخێکی زۆر گەورەی ئەخواست کە لەوەی ئەو خاڵەی نەتوانی جێبەجێکە. حتا عەبدولعەزیزی کوڕی قەراری دابوو لە دوای باوکی و لە دوای مامی ڕاستەوخۆ ئینقلابات و ئەوانە دەست پێ بکە. بەڵام کاتێک کە زانی عومەری کوڕی عەبدولعەزیز دواتر کە عەرستانەکەم بوو بە خەلیفە، ئیتر ئەو بێدەنگەی لێ ئەکات و هەموو جیهانی ئیسلامی لەسەر ئەو تەوحید و ئەو یەکتایە ئەڕوە. ئەمەی کە عەرزم کردن ژیانی وەلیدی کوڕی عەبدولمەلیک بوو، شەشەمین خەلیفە لە خەلیفەکانی با بڵێن ئومەویەکان، کە یەکێکە لە خزمەتکارە زۆر گەورەکان و توانیوێتی لە زەمانێکی زۆر کەمە خزمەتێکی زۆر گەورە بکە. وەلەو 10 ساڵەیە هەموو جیهانی ئیسلامی لە ڕووی تعمیرەوە، حتا لە فەلەستین و گەورەکردنی قودس و تەوسیعی حەرەمی شەریف و تەوسیعی مەدینە و زۆرێک مزگەوتی جوان جوان لە جیهانی ئیسلامیە و زۆرێک ڕێگاوبان و داری ضیافە و زۆر بیر و زۆر فوارەی گەورە گەورە لە زۆر شوێنی عالەمی ئیسلامیە دەستی پێکرد. و ئەم زەمەنە ئەکرێ پێی بڵێن زەمەنی ئەعمار، زەمەنی دروستبوونی بینا جوانەکان، زەمەنی گۆڕانکارێکی زۆر گەورە لە شێوازی تەسیسی هەندەسەی ئیسلامی، کە لە شێوازێکەوە بۆ شێوازێکی تر گۆڕانکاری زۆر گەورەی بەسەرا هات، کە ئەمەش خاڵێکی زۆر وەرچەرخان بوو لە ئاستی جیهانی ئیسلامی بەرەو کرانەوە بەرەو جیهان و بۆ هەوڵدان بۆ ئەوی لە هەموو جیهان لە ئاستێکی زۆر بەرز و گەورەیە سەیری عالەمی ئیسلامی بکرێ و شتەکانی ئێرە نەقڵ بکرێ بۆ شوێنەکانی تر، نەک بە پێچەوانە. داوا ئەکەین لە ذاتی پاکی پەروەردگار خۆی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، یا ڕەبی خوای گیان کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە. داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەر گوناهێک کردومانە بە ئاشکرا عەفومان کە، گوناهێک کردومانە بە پەنهان عەفومان کە، گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە، گوناهێ زانیمان و زیادەڕەویمان کرد عەفومان کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببوورە. یا ڕەبی خوایە لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببوورە، لە گوناهی دراوسێکانمان ببوورە، هەر کەس مائەفێکی بەسەرمانە لە گوناهی ببوورە، لە گوناهی خۆشەویستانمان ببوورە، لە گوناهی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ببوورە. یا ڕەبی خوایە دڵمان ئارام کە، گرفتێک کە هەمانە بۆمان چارەسەر کە، غەم و پەژارەی هەمانە لەسەرمانی لا ببە. ئیلاهی لەت ئەپارێنەوە لێت ئەلاڵێنەوە، کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە. عالەمی ئیسلامی لە زەحمەتێکی زۆر گەورەین، خوایە لەم زەحمەتیان ڕزگارمان کە، لە دەستی یەهود و نەسارا و مەجوس ڕزگارمان کە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و بە ڕەحمەتی خۆت ئەوەی چاکە بۆ دین و دنیا پێمان عەتاکە، ئەوەی خراپە بۆ دین و دنیا لێمان دوور خەرەوە. داوای چاکانی دنیا و ئاخرەتی لێ ئەکەین، یا ئەکرەم الئەکرەمین، یا ئەرحەم الراحیمین. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەم و ڕەحمەت و بەزەی خۆت خوایە سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله علیه وسلم، یەک ناومان لە خزمەتیا بێنە، دەرگاکانی خەیر بەسەرمان ئەکەرەوە یا رب العالمین. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دڵمان شاد کە بە دینەکەت یا رب العالمین. گەورەمان کە لەم دنیا عەدالەتی جیهان بخەرەوە دەستمان یا رب العالمین. یا ڕەبی خوای گیان دڵمان ئارام کە، ماڵەکانمان ئارام کە، ژیانمان ئارام کە، دەرگاکانی فەتاحیەتی خۆت بەسەرمانە بکەرەوە یا رب العالمین، دەرگاکانی ڕەحمەت بەسەرمانە کەرەوە یا فەتاح. داوات لێ ئەکەین یا ئەکرەم الئەکرەمین،
بەزەیەکانی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕبی خۆیان بە ڕەحمەتی خۆتەوە بمان ژیانە بە ڕەحمەتی خۆتەوە بمان مرێنە بە ڕەحمەتی خۆتەوە زیندومان کەرەوە بە ڕەحمەتی خۆتەوە حەشر و حسابمان کە خوایە داوا لێکەن بە کەڕەمی خۆت بە ڕەحمەتی خۆت یا ئیلاهی لە بەهەشتا هەر هەمومان کۆکەرەوە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من الشيء وجبوري وخالي من قبولك هم لا يخوى بخير بن